ئێمە لە یەکەم ڕۆژەوە ئەم ئەنجومەنی ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتەکانمان ڕاگەیاندمان ئێمە بەرگری لە ماف و خواسی خاوەن پێداویستە تایبەتەکانەکەین داواکاریەکانیان ئێمە سوورین لەسەر داواکاری بەشێکی بەڕاستی ماهاناتیان هەیە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی بواری داراییەوە ئێمە سەردانەکانمان زۆر سەردانێکی باش بووە ئەتا ساکە ئێمە بە قوتاب ئاراستیان ناکردووە بەڵێنی باشیان پێمان داوە لێرەش خۆشبەختانە سەرۆکی پەرلەمان لە ڕووی یاساکە و لە ڕووی خوێندن و لە ڕووی پەروەردەوە هەر ئیزافەیەک وتی هەر ئیزافەیەکانە بێ پێمان خۆشە ئێوە لە یەکەم دانیشتنی پەرلەمانە پێمان خۆشە حزورتان ئامادە بێ بە چڕی و بە وردی باز لە کێشە و گرفتەکانی چۆنێتی موچە و کەمی موچە و ئەو خاڵانی پێویستە بە خاوەن پێداویستی تایبەت و دابینکردنی نەوت و پێداویستی ڕۆژانەی ژیان بۆ خاوەن پێداویستی تایبەتمان کرد لەگەڵ هەردوو جەنابی وەزیرە کە بەڵێنی تەواویان پێ بداین هاوکارمان بن و دواتر لە حیزبە سیاسیەکان سەردانی یەکێتی نیشتمانی کوردستانمان کرد لە کۆشکی ئێسپی ئێرە و سەردانی مامۆستا جەنابی مامۆستا عەلی باپیرمان کرد و ئەمڕۆ سەردانی جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستانمان کرد کە باز لە یاسای خاوەن پێداویستی تایبەت کرا و باز لەوە کرا کە بانگێشتمان کا بۆ پەرلەمانی کوردستان لە جەلسەیەکە دابنیشین و ئەمەیە مژدەش بین بە خاوەن پێداویستی تایبەت کە ئەم سەردانە کۆمەڵی خاڵی زۆر باشی تایە لە ئایندەیەکی نزیکە ئێوە بەرهەمەکەی بینن کە کوی ئەو خاڵانەی باز کراون بە دەربووە لە کاری شخصی بە دەربووە لە کاری تایبەتی ڕێکخراوەی بەڵکو هەموو کارەکان لە خزمەتی گشتی خاوەن پێداویستی تایبەتە بووە لە دابینکردنی پێداویستی ژیانیان لە زیادکردنی موچەکەیان لە وەرگرتنی زیاتری خاوەن پێداویستی تایبەت لە هەر کارێکە کرابێت و لە یاسای کەمەندامان و بە سوپاسەوە هەموو وەزیرەکان و پەرلەمانی کوردستان و لایەنەکان و حیزبە سیاسیەکان بە کوی گشتی دووبارە خەمخۆری خۆیان هەڵوێستی خۆیان دڵسۆزی خۆیان بۆ ئەنجومەنی باڵای ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتەکان دەبڕی